فیلمی گود نیوز کە فیلمێکی کۆمیدیای ڕەشی وڵاتی کۆریای باشوورە. جاخۆی سەرای فیلمەکە پێما دەڵێتن کە چیرۆکەکەی ڕاستەقینەی و لە چیرۆکەی ڕاستەقینەوە گیرەوە، بەڵام کارکتەر و ڕووداوەکان ڕاستی نین. هەرخۆی دەڵێتن ئەی ڕاستیەکە چییە؟ جاوەڵامی ئەوە بە وتێشی زۆر جوان دەداتەوە کە ڕێک گزارش لە ناوەڕۆک و کۆتایی فیلمەکە دەکات. دەڵێتن هەندێک جا ڕاستیەکان لە دیوەکەی تری مانگدایە، بەڵام ئەوە بەمانەی ئەوە نایەک ئەوەی لەو دیوەدایە خەیاڵیە. جا ئەگە کورتێک لە چیرۆکەکەتان بۆ باسکەم باس لە ساڵانی هەفتەکانی سەدەی ڕابردوو بە دیاریکراوی ساڵی 1970 گروپێکی کۆمونیستی بە ناوی دەستەی سوور فڕۆکە 350 ژاپۆنی بە 130 سەرنشینەوە دەرفێنن و دەیانەوێت بگەنە کۆریای باکوور و سوپایەکی شۆڕژگێری دروست بکەن بۆی گۆڕانکاری گەورە لە ژاپۆن دروست بکەن و سوێندیان خواردووە کە چینایەتی و سەرمایەداری نێڵن. بەڵام کاتێک فڕۆکەکە بە پلانێک لە کۆریا باشوور دەنیشێنرێتەوە ڕووداوەکان ئاڵۆزتر دەبن. گروپێک چەکدارەکە بار شێوێک بێت دەیانوێت بگەنە کۆریای باکوور و دەسەڵاتدارانی ژاپۆن و کۆریای باشووریش لە ڕێگای تیمێکی شارەزاوە دەیانوێت بە هەر زۆرێک بێت ئەو سەرنشینانە ئەو ژمارە زۆرەی خەڵکە بێتاوانەکە بە سەلامەتی ڕزگار بکەن. جالەو نێوەندەدا کەسێکی بێناسنە مەکاڵاتویەکی کۆریای باکوورە لەگەڵ ئەفسەرێکی هێزی ئاسمانی کۆریای باشوور یەک دەگرن تاوەکو گروپە چەکدارە هەڵبخەڵەتێنن و سەرنشینەکان بە سەلامەتی ڕزگار بکەن. جا سەرکەوتو دەبوون یاخودنا ئەو خۆتان دەبێت بینەری فیلمەکە بوون و وەڵامەکەی وەربگرن. ئیدی چیرۆکەکەتان لێسپۆیل ناکەم. جا دەتوانم بڵێم بۆ فیلمە فیلمێکی زۆ باشە، چیرۆک، دیالۆگ، نواندنەکان، میوزیک، وێنەگرتنی سینەمایی بەجددی زۆر باش بوو لە فیلمەدا. هەتا کۆمیدیەکەشی زۆر بەلاستێکی باشدا بووە. زۆر جوان تیشی خرا بۆ سەر وردەکاریە بچووکەکان زۆر بە جوانی لەو فیلمە ئیشی لەسەکرا بوو. جا ئەو فیلمە دەتوانم بڵێم ڕخنەیەکی قوڵە لە سیاسەتمەدار و بازرگانەکان کە کاتێک خۆیان و گیانی خۆیان و بەژەوەندەکانیان دەکەوێتە مەترسی چ یاریی ترسناک دەکەن چ بڕیارێکی ترسناک دەدەن بۆ ئەوی مەترسیەکان لە خۆیان دوور بخەنەوە. وە لە هەمان کات دەڕخنەیەکی قوڵە لە کۆمینیستەکان و سەرمایهدارەکان و ڕاگەیاندن و میدیا بەگشتی و گاڵتەیەکی زۆر بە پێستە دەربارەی دیموکراسی کە نیشانمان دەدات کە بوونی نییە. و لە لایشی ترەوە فیلمە زۆر بە جوانتیشک دەخاتە سەر ئەو خاڵێکەوە کاتێک کاتی ستایشە ئەوانەی سەرەوانەی دەسەڵات و هێزیانەیە پارەدارن دێنن پێشەوە خۆیان دەردێخن خۆیان بە شایانی ستایشەکە دەزانن، بەڵام کاتێک مەترسیەکە دەگاتن خۆیان دەشان و پلەنزمەکان بێزەکان کارمەندەکان دەبەنە پێشەوە نیشانیان دەدەن تاوەکو ئەوان ببنە قوربانی نەوەکو بۆ خۆیان. بەجددی فیلمەکە زۆر بە جوانی ئیشی لەسەر خاڵە کرد بوو و زۆر بە جوانی پەیامەکەی خۆی دەگەیانجا لە کۆتاییدا ئەوە دەبینی کە دەرێنەر زۆر بوێرانە لە ناو کەشێکی کۆمیدیانەدا ئەومان نیشان دەدا کە هەر وڵاتە و خەمی خۆیەتی بە تەنیا خەم لە خۆی دەخوات. هەر وڵاتە و خەمی ئەوەیەتی کە ستایشەکە بۆ ئەو بێ و مەترسی و قوربانەکە بۆ ئەوانی دیکە. فیلمەکە چکە سپۆیل نەکرد نامێت لێتان سپێکم فیلمەکە بەهەموو پێوێرەك شایانی ئەوەی کە بینەری بیت بۆیە لەبەر ئەوی سپۆیل ناکەم ناتوانم قسەی زیات لەسەر فیلمەکە بکەم. ئەگەر فیلمەکەت بینیوە سەرنجی خۆت بنووسەوە ئەگەر بینەریش نەبوو بۆتی پێشنیار دەکەم وەک چۆن ئەو فیلمەش لەلایەن هاوڕێیەکی خۆم و کەناڵەکەم پێشنیار کرابوو کە بەجددی دەستخۆشی دەکەم لێرەوە یەکێک لە فیلمە باشەکانی بۆ پێشنیار کردم کە بینەری نەبووم ئێستش لەسەر داوەیوی سەیرم کرد و یەکێکیش بوو لە فیلمە زۆر باشەکان فیلمە باشەکانی سینەمای کۆری بەجددی فیلمێکی سیاسی لە ڕێگەی کۆمیدیای ڕەشەوە پەیامە زۆر بوێرانەکەی خۆی دەگەیان دەربارەی سیاست و دەربارەی کۆمیونیست و دەربارەی دیموکراسی بەگشتی کە لە ناو کایەکانی سیاسیدا چۆنی ئیشی پێدەکرێت چۆن هەرکەسە و خەمی خۆیەتی خەمی مانەوەی خۆیەتی چۆن بۆ مانەوەی خۆی بەسەر ژانی ڕۆحی ئەوانی دیکەدا پاس دەدات بۆ ئەوەی خۆی ئازاری پێنەکات. جا ئەو فیلمە یەکێک بوو لە فیلمە باشەکانی هیوادارم کە بینەری بن. جا تا فیلمێکی تر و تا خوێندنەوەیکی تر دێمەلاتان ئاسوودە و خۆشبەخت بن.